ئەمڕۆ کە زانکۆی کۆمار کۆنفرانسی هۆشیاری شێرپەنجەی مەمکە کە ئەم مانگە بە مانگی هۆشیاری دائەنرێت کە بتوانن زیاتر گرنگیدان بە پشکنین بدرێت لەم مانگەدا، یعنی گرنگیدان بۆ بدرێت کە زەنگێک بێت بۆ کەسانەیەک یاخودە و خانمانەی کە بە شێوازێکی باش بتوانن پشکنین بکەن تاوەکۆم گرفتە زیاتر بڵاو نەبێتەوە. بۆیە لەم نێوەندەیە کۆمەڵێک کار ئەکرێت لە مانگەیە تاوەکو هۆشیاریەکە زیاتر بڵاو بکرێتەوە. لە ئێستایا لە زانکۆی کۆمار هاوکارمان ئاری لەوەیە کە لەوێ کۆنفرانسێک بەڕێوە دەچێت، ئەچینە لای ئاری کە ئاری زانیاری زیاترمان باتێ و بزانین چالاکیەکان خۆی لە چی هابینێتەوە. ئاری سڵاو لێوێ، بەیانی باش. سەرکۆلا سەحەر بەیانیتان باش، ئەم کاتتان باش بێت، ڕۆژێکی نوێتان باش بێت. وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد، ئەم مانگا مانگی هۆشیاری تایبەتە بە ڕوبڕبوونەی شێرپەنجەی مەمک بە تایبەتی لە خانماندا و دەشڵین هەندێک جار لە پیاواندا، چونکە بە پێ ئەم لفتێتی لە بەردەستی منیشدایە لە حاڵەتەکانی شێرپەنجەی مەمک و نەبێت تەنها پەیوەندی بە خانمان بێ بەڵکو پیاوانیشە، بەڵام حاڵەتەکە لە پیاواندا بە پێ ئەمی کە لە بەردەستی مندایە دیارە بێگومان حاڵەتەکە زۆر کەمە، لە هەر سەد حاڵەتێکدا ڕەنگە یەک حاڵەت پەیوەندی بە پیاوانەوە هەبێت، واتە ئەمە کێشەکەیە، بەڵام نزیکە یەک لە هەشتی ژنان تووشی شێرپەنجەی مەمک دەبن لە ماوەی ژیانیاندا. ئەمڕۆ لێرەدا هەڵمەتێک ڕاگەنراوە، هەڵمەتەکە ناوی هێڤیلانێ. دیارە هەڵمەتەکە بە هاوکاری ڕخنەی مناڵپارێزی کوردستان بە هاوکاری مامۆستایان و خوێندکارانی زانکۆی کۆمار بەشێک لە خوێندکارەکان بۆ خۆیان خانمانن دەیانوێت ئەو ڕێنمایە ببەخشن، وەکو بینیشتان سەرۆکی زانکۆ دوکتۆر سەلاح لێرە هەبوو، ئامادەیان نەبوو، قەدێلەی بابەتەکەیان کردەوە، پرۆژەکەیان خستە ڕوو کە پرۆژەیەکە هەم پرۆژەیەکی هۆشیاریە و لە هەمان کاتیشدا پرۆژەیەکیشە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لەم هەڵمەتەدا لەم مانگەدا دەستی هۆشیاریمان هەبێت لە بڵاوکردنەوەی زیاتری بابەتەکان. هەندێک مەداڵێ هەیە لەم پرۆژەیەدا کە خراوەتە ڕوو، دیارە بێگومان ئەوان دەڵێن هەبوونی هۆشیاری واتە دروشمی ئەم هەڵمەتە هەبوونی هۆشیاری هەبوونی هێزە. هەرێکێک لەم خوێندکارانە لە بەردەمی خۆیاندا لفلێتێکیان داناوە، لفلێتەکە زانیاری تەواوی تێدایە لەسەر شێرپەنجەی مەمک و ئامارەکانی جیهانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە بڵاوی دەکاتەوە و لە هەمان کاتیشدا ئەمان دەیانەوێت ڕۆڵیان هەبێت لە هاوکاریکردن یان لە گەیاندنی ئەو پەیامە تەندروستی کە پەیوەستە بە خانمان و پشکنینی پێشوەختە، یان زۆر جار دەوترێت 6 مانگ جارێک خانمان دەبێت پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک بکەن بۆ پێی کە ڕێژەکە لە نێو خانماندا زۆرە، وەکو پێشتری ژوتم لە پیاوانیشدا لە هەر سەد حاڵەتێک یەک حاڵەت بوونی هەیە. دیارە ڕێخەری ئەم کەمپینە پرۆژەکەیان پرۆژێکی زۆر هەم جوانە، هەم مرۆڤ دۆستیە، هەم تەندروست دۆستیە. دکتۆر نەشمیل بێگومان بۆ خۆی لێرەشا لەگەڵ خوێندکارەکانی بەردەوام ڕێنماییش بڵاوەکەنەوە بۆ هاوڵاتیان، وەکوتم هەبوونی هۆشیاری هەبوونی هێز ئەمە دروشمەکانە. سڵاوتان لێ بێم، کاتتان باش. دکتۆر نەشمیل عەبدوڵڵا، پزیشکی کلینیکی دەرمانسازی، سپاس بۆ ئەم دەرفەتی کە بۆ ئێمەتان ڕخسان بتوانین لێرەوە ئەم کەمپینە ئێمەش بەشێک بین لە گەیاندنی هێڤیلانە چییە بۆ ئەم ناوەتان هەڵبژاردووە، دەتانەوێت بڵێن چی؟ زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئەمڕۆ سەردانی ئێمەتان کردووە. لە ڕاستیدا هێڤیلانە هەڵمەتی هۆشیاریە بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمک. لێرەوە ئەمانەوێت ئامانجێکدا بنین، ئەمانوێت بەیەکەوە ڕووبەڕووی شێرپەنجەی مەمک بینەوە بە چ ڕێگایەک، بەو ڕێگای ئەوەی کە ئەمانوێت هۆشیاری بڵاوکەینەوە کە مامۆگرافی واتە تیشکێکی تایبەتە بۆ مەمک کە بەکاری ئەهێنین، یارمەتیمان ئەیە قەبارە جیاوازەکانی گرێی مەمک لە کاتێکا بدۆزینەوە کە ئاسانترین چارەسەری ئەبێت. ئێوە دەتانوێت گەلەوەی لەم لێفلێتەدا باستان لەوە کردووە کە هەندێک پشینینێ خانمان خۆی دەتوانێت لە ماڵە لە بەرامبەر ئاوێرە بە خۆی ئەنجامی با، جگەلەوە ئەتانێ بە خانمان بڵێن نەخێر، پشکنینێکی تر هەیە کە پێی دەوترێت مەمۆگرافی بچن ئەنجامی بدەن، لی نەترسن، یعنی شتێک نییە جێگەی ترس بێ بۆ دڵنیاییکردنەوەی خانمانە
ئەم پەیامەشتان هەیە؟ بێگومان زۆر گرنگە ئەمە چکە هەر ئێمەی خانمانی ژنین ئەمە ئاماژەش بۆ بەم کە تەنانەت شێرپەنجەی مەمەک ئێمە نابێ مستەمڕ بیر لەوە بکەینەوە کە بەس لە ئافرەتان نابوونی هەیە لە پیاوانی شابوونی هەیە و هەم لە مناڵانە بەڵام لە مناڵانە تەمەنەکەی کەمترێکە ینی واتە لە 15 ساڵ و بەرەو ژوورە یاخود هەندێک جار ئەگاتە 20 ساڵی واتە تەمەنی هەرزەکاریش خەریکە تەواو ئەکات اینجا لەوانەیە سەر هەڵباتیایە بەڵام زۆرترین کەیسەکان کە ئەیبینین و بەگشتیش لەسەر دنیا لە 8 ئافرەتا یەک ئافرەت چانسی ئەوەی هەیە تووشی شێرپەنجەی مەمەک بێتەوە و شێرپەنجەی مەمەک بەداخەوە ئەتوانێت بگاتە ستەیجێک کە دواتر پێتان ئاماژەی پێئین کە چۆن هێویلانەمان دروست کردو و فکرەکە لە چیە لە پشتیەوە لە ڕاستیە خۆشەباتی چکە من مەدالەیەکیش دەبین و مەدالێ لام پرسیارە بۆی بزانم چییە بێگومان کەواتە گرنگی هێویلانە لە بیداتەوە ئەمە ئەسڵەن ناوەکەی بناسێنم بە بەڕێستان هێویلانە بیرۆکەی منە و لەگەڵ 11 خوێندکاری خۆمە لە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا 3 خوێندکار بەڵێ ئەم 11 کە لێرە وەستاون سیانیان خوێندکاری قۆناغی 5 و 8یان قۆناغی 4 بەشی دەرمانسازی بێکۆ هەستاین بە دروستکردنی هێویلانە واتە لە بیرۆکەکەی منەوە سەری هەڵداوە هێویلانە ناوەکەی دوو بڕگەیە بەڵام یەک ناوە هێوی بە زاراوەی بادینی واتە هیوا ئەو لانە بە زاراوەی هەورامی واتە ماڵ شوێنێک لانەیەک بۆی هیوا واتە لانەیەکە بۆ هیوا هێویلانە و هێویلانە ئەڵقەیەکی کلیلیە واتە مەدالیایەکی کلیلیە ئەگەر ئاماژەی لێرەوە پێ بەڵێ هێویلانە بە دەستە جوانەکانی هەر یەک لەم 11 خوێندکاری من چندراوە هەیە ئێستا لە نێو ئەم سەبەتەیە دانراوە ئەمانە ئەفرۆشرێت چی لێ ئەمە لە ڕاستیە ئەمڕۆ بەس هەڵمەتە ئەمانوێ بە کەسانی دەور و پشتمانی بناسێنین بە تاکو بە کۆمەلگای بناسێنین لە ڕاستیدا و ئەشمە لێرە و ئاماژە بۆ بەم لە ڕاستیدا توانای خوێندکارەکانم زۆر گرنگ بوو لەم پرۆژەیەدا بەڵام دوو کەسی کە زۆر یارمەتی منیان ناوە یەکێکیش لەوانە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیایە کە هەمیشە پاڵپشتی کارەکانی منە لێرە و لە هەمان کاتیشە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان کە هەردوو لە هەڵیان ناو سپۆنسەری ئەم ئیشەی ئێمە بکەن و بتوانین لە بەردەستی بەڕێستانان دەتە پرسیارێکی ترشم هەیە بۆ چەند ئەبدا لە یەکێک لە خوێندکارەکانیش بپرسم ئێوە چۆن وەکو خوێندکار بیرتان لەوە کردو بەشداری ئەم کەمپینە بکەن کەمپینی هێویلانە بۆ هەڵمەتی هۆشیاری بەرەنگاربوونەوەی شێرپەنجە سەرەتامەوێت زۆر سپاستان بکەم کە سەردانی زانکۆی کۆمارتان کردووە بۆ ئەم پرۆژەیەمان من ناوم نور قەحتانە خوێندکاری زانکۆی کۆمارم بۆ زانست و تەکنەلۆژیا بە خۆشحاڵیەوە بە سەرپەرشتی دکتۆرە نەشمیر هەستا بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەستاوین بە هەڵمەتی هێویلانە بۆ بەڕەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمەک کە لەژێر دروشمی هەبوونی هۆشیاری هەبوونی هێزە ئاماژمان لەم هێویلانەیە ئەم مروانە ئێمە چۆن ئەمەمان بەدەستکردی خۆتانە بەڵێ ئەمە دەستکردی خۆمانە تقریبان عددێکی زۆرمان دروست کردووە ئەم هێویلانەیە تەنها لە شاری سلەیمانیانە زنجیرەیەک لە شار و شارشکەکان لەخۆ ئەگرێتەوە لە داهاتوە ئینشەڵا سەردانی شارەکانی تریش ئەەکەین فرۆشرێت و لە ئێستا ئەزانم وەکو دیاری ئەی بەخشن بەڵام دواتر هەڵمەتەکە ڕۆژێکی گەورە بێت لەوانەیە بفرۆشرێت و پارەکەی وەکو یارمەتێک بۆ نەخۆشخیانەی هیوا بێت جاری ئەویان لە لای دکتۆرە نەشمینە بەڵێ بڕیارمان نایاوە ئەمەشیان کە چۆن کردومانە ئێمە ساڵی پار دەرسێکمان هەبوو کە پێوترێ فارمەسی پراکتیس ئەکسپیریەنس ئەم لەم دەرسەیە زیاتر فێری چۆنێتی مامەڵەکردن ئەبین لە دەرمانخانەیە ئیتر ڕۆژێکیان دەرسێکمان هەبوو کە تایبەت بوو بە نەخۆشی شێرپەنجەی مەمەک لەسەر نووسراوە چۆنێتی کارکردنی هێویلانە دۆزینەوە ئێمە لێرەیە چەند ور و زەنگانێکی جیاوازمان هەیە لێرەیە هەرێکی چەند ملیمێکی جیاواز دەخۆ ئەگرێتەوە ئەوانەی سەرەتا کە زۆر بچووگن ئەمانە بە مەمۆگرامی ئاسایی ئەدۆزرێتەوە بەڵام ئەمەیان ئەبێ پزیشکێک لە کلینیکا بە پشکنین ئەیدۆزێتەوە ئەم گەورەیان کە 22 ملمە ئافرەت خۆی لە ماڵەوە بە پشکنین ئەتوانێت هەستی پێ بکات بەڵام لەمەش گەورەتر ئەبێ ئەگەر پشکنین بۆ خۆیان نەکەن وا باشترە هەموو ئافرەتێک لە ماڵەوە پشکنین و خۆی بکات بۆ لەبەرەوەی ئەگەر گەورە بێت تەشەنە ئەکا کە تەشەنەی کرد زەحمەتە ئیتر چارەسەر بکرێت مەدالیایە وەکو قەباری گریەکانی دروستمان کردووە ئەمەمان دروست کردووە کە شتێکی بەرجەستەکراوە ئەمانەیە لە کەسێکە بۆ کەسێک بگوێزرێتەوە بۆ نمونە ئێستا ئەمە ئەگەر بە تۆوە بێ کەسێک لە تۆ بپرسێ یعنی ئەو پەیامە بگەێنی کە ئەو مەبەستی ئەم مەدالیەیە چێت تا کەسێکی تر سوودمەند بێ
دکتۆر نەشمیل دوایین پرسیارم بۆ تۆ ئەم کەمپینە تەنها لە ناو زانکۆی کۆمار بەم جۆرە بەردەوامە بێ یان نەخێر پەیجتان هەیە بیرتان لەوە کردو شوێنی تر بگرێتەوە هەماهەنگیتانە بێ لەگەڵ زانکۆی تردا ناوەندی ترا بێنە پێشەوە بۆی ئەم هەڵمەتی هۆشیاریە گشتگیر بکرێت زیاتر. ڕاستە فەرمووی لە ڕاستیدا ئەم هەڵمەتە بەس تایبەت نییە بە زانکۆی کۆمار چکە ئێمە هەدەفمان ئەوەیە بگەینە زۆرترین کەس لە ناو کوردستان و عێراقا و لە ئێستادا ئەم پرۆژەی هێویلانەواتە هەڵمەتی هێویلانە ئەگەڕێت بە شار و شارۆچکەکانە سەردانی خوێندکاری جیاواز ئەکا لە قۆناغی جیاوازە لە دواناوەندیەکان و هەم لە زانکۆکانی کەیە واتە ئێمە کەمپینەکەمان واتە هەڵمەتەکەمان بەرەو هەولێر ئەڕوا بەرەو دهۆک ئەڕوا کەلار چەمچەماڵ کۆیە لەو شوێنانە ئیتر یاخود سەردانی خوێندنگاکانەکەین یاخود زانکۆکانیان ئەگەر هەیەیان بێت. زۆر سپاس دەکەم. شتێکمان باسیکەین؟ وڵی ئەوەی کە زۆر گرنگ بێت لەلام بێگومان ئەوەیە کە هەریەک لە ئێمە هەوڵ بین هێویلانە بکەینە هاوڕێی خۆمان و بەرجەستەی کەین بە کەسانی کەی بناسیێنین بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بەرەو ڕووی شێرپەنجە بوەستینەوە و چیتر ئەو زاڵ نەبێ بەسەر ئێمە چکە هەتا زووتر ئێمە بتوانین مامۆگرافی بەکار بهێنین ئەتوانین لە ستێجێکی زۆر وردا کە هەر وەک خاتونور خوێندکاری من ئاماژەی پێدا لە 2 ملیمۆ ئەتوانین ئێمە دەستنیشانی ئەم خانە شێرپەنجەیەواتە ئەم گرێ بکەین و ژیانی کەسانێکی زۆر بگەڕێنینەوە. خۆش زۆر سپاس ئەمە ئێمەش هەر بۆ ئەوەیە کە هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە چکە هەبوونی هۆشیاری هەبوونی هێزەوە کۆ باست کرد من دەمێ ڕای خوێندکارێکی تریش وەرگرن بەسەر ئەم هەڵمەتە ئەمەی کە لە بەردەستمانایە چییە ینی ئێوە سکانی بکەین بە مۆبایلەکەمان چیمان بۆ دەرەکەوێت؟ سەرەتا بەخێر هاتنتانەکەم زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان منوکو خوێندکارێکی زانکۆی کۆمەر بۆ زانست و تەکنۆلۆژیا خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەسەر پەرشتی مامۆستاکەم دکتۆر نەشمیل عەبدوڵڵا و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە هەڵساوین بە بەراگانی ئەم هەڵمەتاکە وەکو ئاماژەمان پێ هەڵمەتی هێویلانە بۆ هۆشیارکردنەوە بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمێک بە دروشمی هەبوونی هۆشیاری هەبوونی هێزە و بۆ ئاماژەیەک بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەو بارکۆدە ئەگەر سکان بکەین لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە لێرەوە دەچینە سەر وێبسایتی زانکۆی کۆمار و لە خوار و ئەگەر بینە خواردتر پێجوشتی پرۆژەکەمان پیشان ئەیان لەگەڵ هەموو ئەو شتە گرنگانەی کە پێوەستن بە شێرپەنجەی مەمکە و پێویست دەبێت کە تاکی کۆمەلگا بیزانن. من وەکو خانمێکە پرسیارت لەکەم ینی ئەزانین کە شێرپەنجەی مەمک ئەوەندە بەربڵاوە لە دنیادا تۆ خۆ وەکو خانمێک ئەو داتا و زانیارەنی کە ڕێکخراوی تەندروستی بڵاوێکاتەوە یان ئەو هۆشیاریی کە پێویستەکە خانمان بیزانین ئێمە ئەیزانین وەکو عنی خانمی کورد ئەم هۆشیارە نازانێت تا ڕادەیەک خانمانی کورد لەوانەیە زۆر باش نەزانن بەڵام ئێمە هیوادارین لە ڕێگەی ئەم هەڵمەتی ئێمە و هەڵمەتانی هاوشەوی ترکە لەلایەن ڕێکخراوی ترۆ ئەنجام بدرێت هیوادارین کە ئەو هۆشیارە بتوانین بڵاو بکەینەوە و هەڵمەتەکەی ئێمە زۆر بەرفراوانە هیوادارین بتوانین تا ڕادەیەکی زۆر هۆشیاری بڵاو بکەینەوە. خۆش زۆر سپاس بەڵە خۆشویستان ئەو دیمەنانی کە بینن هەڵمەتی هێویلانەیە هەڵمەتی هۆشیاری بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمکە وەکوی بینن بەشێکی زۆر لە خوێندکاران لە نێو زانکۆدا تەنانەت پیاوانیش و خانمانیش دێنە ئێرە هەڵمەتەکە بە بەشداری دەکەن و زانیاری وەرئەگرن هەم لەم لفلێتی کە لە بەردەستماندایە چونکە باسی کردووە لە شێرپەنجەی مەمک جۆرەی دەگمەنی شێرپەنجەیە لە پیاوانیشدا بێگومان لە 100 حاڵەدا یەک حاڵەتیان پیاوە شێرپەنجەی مەمک ئەگەری دەکەوتنی زیاتریشکی هەیە لە پیاوانی بەتەمەن و ڕێژی چاکبوونەوەش زۆرترە لەو پیاوانەدا کە لە تەمەنێکی گەنجدا توش دەبن پێمە بە دکتۆر نەشمیل هەندێک بابەتی ماوە چۆ باسیکی بێت خۆشە شتێکی تری ئیزافەکەیت لە بابەتەکانمان ئەوەی ڕاستی بێت حەزم کرد هەر ئاماژە بە بارکۆدەکانمان بن ئەگەر حەز بکەن باسی کرد بارکۆدەکە وتیسکانی خەیتە سەر و لفلێت و بابەتەکانی تریشمان نەخاتە بێگومان ئەوە بۆی ئەوانەی لە دەرەوەن و ئێمە نابینون یاخود ناتوانن لەگەڵمان بن لە هەڵمەتەکانمانە لە ماڵیشەوە بتوانن لەوێەوە سیر بکەن و جگەلەوەش لە ئێستادا ئینستاگرامێک هەیە ئەتوانن هەر دکتۆر
ئەندەرسکۆر نەشمیل ئەندەرسکۆر عەبدوڵڵا لەوێەوە ئەتوانن سەیرمان کەن بزانین بۆ چه شار و شارۆچکەیەک ئەچین و هێڤیلانە بەرەو کوێ ئەڕوا نێکست. زۆر زۆر سپاس بۆ زۆر سپاس. بەڵە خۆشویستانەوەی کەیبینین هەڵمەتەکەیە ئەمڕۆ ئەو مادالیانی کە هەیە ئەگەر هاوکارم توانێت دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە مادالیەکان تەنها دەبەخشرێت واتە وەکو دیاریەک دەبەخشرێت لفلێتەکە بێگومان زۆر بابەتی لەسەر شێرپەنجەی مەمک خستۆتە ڕوو دەڵێ شێرپەنجەی مەمک زیادبوونیشی ناسایی خانە شێرپەنجەکانە لە مەمکدا هۆکارەکانی مەترسی توشبوون بێگومان ڕەگەزە زیادبوونی تەمەنە هۆرمۆنی ئیسترۆجینە مێژووی شێرپەنجەی لە خێزان واتە بۆ ماوەی بازدانی جینە دیارە بێگومان شێوازی ژیانی تەندروستە لە هەمان کاتدا ئەوەی کە دکتۆرە نەشمیل و هاوڕەکانی باسییان کرد مەمۆگرافی کە ئەو پشکنینەیە کە بە تیش دەکرێت بۆ مەمچی خانمان پێویستە کات خانمان ئەم مەمۆگرافیە ئەنجام بدەن چونکە وەکو خۆیان باسییان کرد زۆر جار گریەکان گەورە دەبن واتە گریەکان لە بچووکێکەوە دەست پێ دەکات بۆ ینی ئەگەر گریەکان لەم بچووکە بێ خەبارە بچووکە بێ گەورەتر و تا گەورەترینان کەدایان ناوە لەبەرەوە ئەم مەدالیایە دەرخەری ئەوەیە کە خانمان دەبێت ئاگداری ئەو پشکنینە پێشوەختانە بن کە پێویستە کات بۆ خۆیانی ئەنجام دەن ئەمەی کە بینن دیمەنەکانن لە زانکۆی کۆمار بە هاوبەشی لەگەڵ ڕخای ماڵپارێزی کوردستان بەڕێبەتی تەندروستی سلێمانی ئەنجام درراوە دوایین شت کە پێم خۆشە باسی کەم و پێشەوەی بگەڕێمە لای هاوکارانم سەحەر و سەرکۆ باسی نیشانەکانی شێرپەنجەی مەمک کراوە کە بێگومان ئەم نیشانانە کۆمەڵێک بابەتیان لەم لفلێکتەدا خستۆتە ڕوو ئەگەر لفلێتەکە نەگاتە دەست خاتونێکی ئێستا لە ماڵەوە ئێمە بینێت من پێم خۆشە بەس نیشانەکان بۆ ئێوە بخەمە ڕوو باس لەوە کاڵێ ئاوسانی هەموو بەشەکانی مەمک ئەگەر ئاوساویەکت بینی تۆ بێت ئاگادار بیت چاڵبوونی پێست واتە ئەگەر پێستی مەمک چاڵ بۆ بێ هەر زۆر ئاگدار بی لە هەمان کاتا ئازاری سنگی تون تێمێت چەندین جانەوە پرۆگرامە لەسەر بابەتە کردو ئەگەر ئازار هەبوو تۆ بێت سەردانی پزیشکی تایبەت بکەیت گۆڕانکاری لە شێوە یان چوونە ناوەوەی بە قوڵاچوونی گۆی مەمک کە ئەمە یاخود ئازار لە گۆی مەمکدا ئەمە بێگومانێکی ترە لەو نیشانانەی کە خانمان دەبێت بە هەندی وەربگرن و نابێت پشتگوێی بخەن سووربوونەوە و پێسەڵدان و ئەستوربوونی مەمک یان گۆی مەمک لە هەمان کاتنا هاتنە دەرەوەی شلە لە گۆی مەمکەوە دروستبوونی گرێ لە بنباڵ ئەمە ئەو نیشانانن کە خانمان دەتوانن لە ماڵەوە لە بەرامبەر ئاوێنە بۆ خۆیانی ئەنجام بدەن و لە چارەسەرە تەندروستیەکە شێوەیە کە بە مەمۆگرافی ئەنجام درێ و کۆمان باسییان کرد و هەڵمەتەکەش بۆ ئەوەیە کە خانمان پشکنینی پێشوەختە بکەن بۆ ئەوەی بە خێراترین کات ئەو گرەیە ئەگەر بە بچووکی بێت دەستنیشان بکرێتەوەکو چارەسەری پێشوەختەی بۆ بکرێت ئەمە ئەو هەڵمەتە بوو کە لە نێو زانکۆی کۆمار بۆ ئێوەمان خستە ڕوو منەگەڕێم وەلای هاوکارانم سەحەر و سەرکۆ بۆ درێژەدان بە بڕگە و بابەتەکانی ڕۆژێکی نوێ خۆش بێت ئاری سپاس بۆ ئەو بەڕێزانەش بۆ ڕاگەیاندنی ئەم پرۆژە جوانەی هێویلانە بە هیوایەوەی کە هەموو خاتوونێک لەسەر سەلامەتی بەشە جیاوازەکانی جستەی خۆی زانیاری هەبێت ئەم پشکنینە پێشوەختانە لە ماڵەوە ئەنجام بدات و ئەگەریش خوا نەخواسا هەر بارودۆخێکی ناسایی لە خۆیان هەستی پێکرد ئیشەڵڵا کە سەردانی پزیشکی بۆ بکات بۆی کە هەر لە سەرەتاوە بتوانێت بەر بە نەخۆشیەکە بگەێت.